سڵاو و ڕێز و خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویستم بەخێر بێن بۆ ئەڵلقەیەکی نوێ بەرنامەی سفر یەک ژیرتان لەگەڵا هیوادارم تەندروستی هەموو لایەک باش بیر لە باشترین کاتەکانی خۆتان بن. خۆشەویستان تکە دەکەم دوگمەی لایک سابسکرایب لەبیرنەکەم باشترین ڕێگا بۆ پشتگیریکردنی ئەو ڤیدیۆیانە کە ماندووبوونی یەکجار زۆری پێدەچێت دروستکردن و مۆنتاژ و خوێندنەوە هەموو شتی دووداگرتنی دوگمەی لایکە سابسکرایبی چەناڵە تکا دەکەم سابسکرایبی چەناڵی دووەمی ژیر بکەن زۆربەی پارتەکانی یاری گاد ئۆف وار بڵاو کردەوە زۆربەتان نامە لەوە بدەن ژیر ئەتو ڤیو زۆر داوازیەوە شتانە کاکە ئەوە چەناڵی دووەممە چەناڵ یەکەم نییە لە چەناڵ یەکەم ئەو ماوەی ئەکتیڤ نیمە زۆر تەنیا بەرنامە سفر ژیر بڵاو دەکەم و تاوەکو گەر ڤیدیۆیەک گوتم ڤیدیۆیەکی ناکەم سوودی نەبێ ڤیدیۆ بێمانەتان لە بۆ ناکەم لەو چەناڵی ژیر دووش گەیم پڵەی دەکەم ڕیڤیو فیلم شتان دەکەم بڕۆن سابسکرایب کەن گەرتاوە کەستان نەتەکرێت گەیشتنی 11000 شتێکی نزیشی لە 15 دەکەی یەڵا بڕۆن سابسکرایب کەن تکە دەکەم لایکی ڤیدیۆ ژەبی نەکەن چاتان باس بەخێر بن بۆ ئەڵلقەیەکی نوێ ڕاستەخۆ بەرز هەواڵەکان بکەین سەرەتاش با پێتان بڵێم لەو هەفتەیە چی یاریەکی نوێ بڵاو دەکرێتەوە خۆتان نامەدە بکەن بۆ گەیمەرانەی کە حەز دەکەن هەفتانە یاری نوێ تاقی بکەنەوە یەکەم یاری ئەو هەفتەیە بڵاو دەکرێتەوە با باسی یاری گۆست ئۆف سوشیما دایرێکتەرز کات بکەین با پێتان بڵێم ئەو یاری چێ بۆ کەسانی ئاگادارین گۆست ئۆف سوشیما یاریەکەتان زۆربەتان کردیە خود بینیوتانە ئێستا ڤێژنیش نوێت بۆ بڵاو دەکرێتەوە بەنای دایرێکتەر کات کە چەند گۆڕانکاریەک لە خۆ دەگرین بۆ نەو کەسانی کە پلەیستێشن 5 یان هەیە یاریەکەتە 4K 60 فرێم زۆر تایبەتمەندی نوێ لە بۆ زیاد دەکرێت بۆ لیپسینجی ژاپۆنی لە بۆ زیاد دەکرێت واتە کارکتەرەکان بە ژاپۆنی قسە دەکەن لێویان وەکو کارکتەری ژاپۆنی دەجوڵێ و هەروەها لە هەمووی گرنگتر زیادکردنی چیرۆکێکی نوێ بە ناوی ئیکی ئایلەند دورگەی ئیکی مەرحەلەیەکی تەواو نوێ لە خۆ دەگریتن لەوانەیە بپرسن ژیر ئیکی ئایلەند ماوەکەی چەند درێژە بەقەدەر ئاکتی یەکەمی یاری گۆست ئۆف سوشیما کە ئاکتێکی درو درێژە بزان دوسێ کاژمێرێک دەبیت چا کاژمێرێک دەبیت شتێکی لە بابەتی حەسەب خۆتە بێگومان چیرۆکی هەیە ساید میشنی هەیە و بەقەدەر کواڵەتی یاریەکەش گرنگ دەبیتن بڕیارە ئەو یاریە لەو هەفتەیە ئینشاءالله بڵاو بکرێتەوە ئێستا ئەو کەسانی کە پری ئۆردەریان کردیە بە $20 ئەگە لە پلەی چواری یاری گۆست ئۆف سوشیما هەیە بە $20 دەتوانی ئەو دایرێکتەر کەتە وەربگری ئەگە پلەیستێشن 5 هەیە بە هەمان شێوە بەڵام ئەگە یاریەکەت هەر نییە نرخی یاریەکە لەسەر پلەیستێشن 4 $60 بە تەواوەتی بە ئەپدەیتی نوێشەوە ئەگەر نەشتە لەسەر پلەیستێشن 5 نرخی $70 دووەم یاری ئەو ڕدەمێ باسی بکەم کە لەو هەفتەیە بڵاو دەکرێتەوە یاری RIMS ڕیسینگ یاخود ریمز ڕیسینگ کە زۆر ساخەڵ ریمز ڕیسینگ ئەو یاریە مێژوویەکی زۆر دەوڵەمەندی نیە لە بەڵام یەکێکە لە یاریە سەرنجڕاکێشەکانی لێخوڕینی مۆتۆر بایک یاخود مۆتۆر سایکل مانتۆر بە کوردیەکەی بڕیارە لە 90 ئەو مانگا بڵاو بکرێتەوە 90 بڵاو دەکرێتەوە یاریەکە تەنیا لێخوڕینی مۆتۆرە وەربا سیمیلیشنە و گرافیکێکی زۆر سەنجاچش دیارە من بخۆم زۆرم حەزدا لێخوڕینی مۆتۆر نییە بەڵام گرافیکەی سەنجاچش دیارە ئەگە یاریەکە نرخەکەی مەسەلەن بزانم ڕۆژێک ڕۆژان داشکانی لە بۆ بکەوتە $5 $10 لەوانەیە بیکڕم بەڵام زارێ نایکردن بەرەوەی نرخەکەی تۆزێک لە بۆ من زۆرە پێم وانی ئەو پارێ بەو یارێ دەمکە شش سەنجاچێش دیارە هاوڕێیان باسی یاریێک بکەم هەر لە هەفتەیە بڵاو دەکرێت ئەویش یاری مادن NFL 22 بێگومان ئەگەر یاریەکانی فیفات بینی بی دەزانیکەوە فیفامان هەیە لە هەموو جیهان و لە ئەمریکاش مادنمان هەیە یاخود مادن NFLمان هەیە ئەو یاریەکەوە لە ئەمریکا زۆر بەناوبانگە بێگومان لە بەرەوەی ڕەگبیە تۆپانەی ڕەگبی ئەوان بەوەی دەرێن فوتبۆڵ ڤێژنی نوێی لە 16 ئەو مانگە 16 ئەو مانگە بڵاو کرایەوە تا ئێستا بەردەستە لە زۆربەی کۆنسۆڵەکان وەروەها لەسەر پیسیش بەردەستە تەنان لە گوگل ستیدیاش بەردەستە نازانم من قەت یاریەکانی مادن NFL بە تەواوەتی نەکردیا یەک دوزە تاقیم کردینەوە کە لەسەر پلەیستێشن پڵس و ئەوانە جارێک بزانم بەردەست بتاقیم کردەوە زۆر سەرنجڕاکێشان لەبەرەوەی تێناگەم لە فوتبۆڵی ئەمریکی بەڵام ئەو کەسانی کە تێدەگەن لەوانەیە متعی لێ وەربگرن هاوڕێن یاریشی دیکار لەو هەفتەیە بڵاو دەکرێتەوە بە باسی یاری Aliens Fireteam Elite بکەن یاریەکی کۆواپی ناو دنیای ئێلیەنە لەوانەیە زۆربەتان ئاشنای فیلمەکانی ئێلیەنی بن یاخود ئێلیەنس فیلمەکانی زۆر سەرنجاچێش و نایابن هەموو فیلمەکان نا بەڵام بەشی یەکەم و دووەم و لەگەڵ دوو فیلمە نوێیەکی کە دروستیان کردی خراپ نییە فیلمی خۆشن چیرۆکەشان سەرنجاچێشە ئەو جارە دەتوانی بە کۆواپ یاری بکەیت لەگەڵ هاوڕێیەکانت یاخود لەگەڵ کاراکتەری کۆمپیوتەری ئەوتە بە سۆڵەوە بکەیت هێچا کەس بێکەوە دەستنە ناو ئەو هەسارەی کە ئێلیەنەکانی لێیە کە زینەمۆرفەکانی لێیە و بێکەوە بە شێوەی کۆواپ تقریبا لەسەر ستایڵی دیڤیژنە بەردەوام تەقە دەکەی و ئەو بوونەوەرانە دەکوژی یاریەکە دەڵێ زیاتر لە 20 زۆری دوژمن تێدا 11 زۆری زینەمۆرفی تێدا و چەندین ساڵ بەسەر ڕووداوەکانی فیلمەکەی تێپەڕ بووە لەسەر ئینجا ئەوە هەیە سەرنجاچێش دیارەکە زینەمۆرفەکان لێکوانە 11 زۆری لێرە عرض دەکەن بەڵام یاریەکە یەکشتی بە زۆر بەدڵ نییە ئەویژەوەیەوە زیاتر ئەو یاری لە ناو کەشتیە نەک لە دەرەوە تە گرافیکی دەرەوەی کەمتر تێدا زیاتر لە ناو کەشتیە من حەزم دەکرد یاریی ئێلیەن بکەم لە دەرەوە بیتن وەتا لە ناو کەش و هەوای دەرەوەی جیهانەکە بی نەکتەنیە لە ناو کەشتەکەی بچکە و یاری تۆزە تاریکتر دەبی داخراوتر دەبی
ئەو یاریش بڕیارە لەو هەفتەیە بڵاو بکرێتەوە لە 24 هەشت بڵاو دەکرێتەوە لەسەر پلەیستیشن ئەکسبۆکس و وەروە PC بەردەست دەبێت. هاوڕێن بە باسی یاریەک بکەینکەوە بەپێی دەنگۆی نوێ بیتن لەلایەن پلەیستیشن و ستودیۆی فرۆم سافت وێر لە بەرەمێنانە و ئەو یاریە لەسەر شێوەی سۆڵسی دەبێت یاریەکانی سۆڵس دارک سۆڵس دیمن سۆڵس کە یاری زۆر ڕاقینە بەڵام تۆزە گرانن واتە نرخیان ناقورسن ئەنجامدانیان زۆر بە ئاسانی دەمری ئەو یاریە تاوکوێسە ناوەکەی نازانی بەڵام بە فەرمی تقریبان دەزانینکەوە لەلایەن فرۆم سافت وێر بەرهەم دێت تایبەت دەبی بە پلەیستیشن یاریش سەرنجات چێش دەبیتن ئەگەر بێت و تۆزدە قورسایەتێکی کەمترکردن کە بەڕاستی یاریەکانی وەکو دیمن سۆڵس کە من ئەو ساڵ بوو بزانم سەرەتای ئەو ساڵ یاریەکەم کرد یاریش سەرنجات چێش بوو بەڵام پێم وابووکەوە زۆر قورسە من نەمتوانین تەواوی کەم ئەچەنە من خۆم پێ لایبەشی زۆر باش نییە من حەزم لە یاری کاژوەڵە واتە حەزم لە یاری هاردکۆر نییە ئەو یاریە نوێی کە پرگارە لە بۆ پلەیستیشن 5 بە تەنیا دروست بکرێ کە ئێستا بەحساب لە بەرەمێنانە پێدەچیکەوە لە هەمان ستایلی یاریەکانی دارک سۆڵس و دیمن سۆڵسی دەبن جیهانەجی کراوە دەبی وەکو یاریەکانی گاد ئۆف وار سەرکێشیە کاراکتەر بە خۆ دروست دەکەی وەکو دیمن سۆڵسی چیرۆکەکەی تایبەت دەبی بە پلەیستیشن 5 واتە ئەو IP نوێیە تەنیا لەسەر پلەیستیشن بەردەست دەبی هاوشێوەی یاری دیمن سۆڵسی کە تەنیا لەسەر پلەیستیشن 5 بەردەستە ڤێرژن نوێیەکەی نازانم دڵخۆشم بۆ هەڵەیە خودنا بەڵام سەرنجات چێش دیارە بە باسی یاریێکی دیکە بکەم کە ئەویشان هەر تایبەتە بە پلەیستیشن 5 کە لەلایەن ستودیۆی سانتا مۆنیکا دروست دەکرێت ئەو ستودیۆی کە یاریەکی وەکو گاد ئۆف وار دروستیان کرد وەروە گاد ئۆف واری نوێش هەر ئەو ستودیۆ بەرهەمی دێن لە تەنەفتەکانی ڕابردوو پێم وتن کە ستودیۆی سانتا مۆنیکا چەندین جار داوای هەلیکاری کردیا و داوا دەکە کە خەڵکی نوێ بەتەنە ستودیۆکان لە بۆ دروستکردنی یاریەکی نوێ کە تاوەکو ئێستا شوێن نەکردیا بەپێی پێشبینیەکان بیتین و بەپێی ئەو پێشبینە نوێیانە بی دەڵێن کە لە کۆنفرانسی ئەو جارێ پلەیستیشن یاخۆ لە ستیت ئۆف پلەی ئەو جارە جگە لەوەی کەەوە دەزانین کەەوە یاری هورایزن فۆربدەبن وێست دوا دەخرێت بۆ 2022 یعنی یەکەم شت کە لە ستیت ئۆف پلەی دەڵێن عرض بکرێ ئەو یاریە کە دەڵێن دوا دەخرێت بۆ 2022 لە ڕێگەی گەیم پلەی نوێ ئاشا دەکرێتن و هەروەها کال ئۆف دیوتی ڤانگارد بە تەواوەتی دەبینین گەیم پلەی لێ دەبینین و هەروەها ترێلەرێکی یاخود تیزەرێکی نوێی گاد ئۆف وار ڕاگنەڕۆشی دەبینین لەگەڵ ئەو یاریە نوێیەی سانتا مۆنیکا واتە دوو یاری سانتا مۆنیکا پێشبین دەکرێن عرض بکرێت کە من پێم وانیە دوو یاری سانتا مۆنیکا لە یەک کۆنفرانس عرض بکەن ئەوانەی دوای خەنە بۆ 2022 پێم وانیە سانتا مۆنیکا ئامادەیە یاریێکی دیکەش باز بکە کە هێشتا گاد ئۆف وار ڕاگنەڕۆشی ئەمەتەواوی عرض نەکرێت تەنیا دەنگۆی هاوڕێمیتم ئاگادار بن وەروە دەنگۆی چێ دەڵێن 19 ستیت ئۆف پلەی ئەنجام دەدرێت کە لەوانەیە ئاشکرا بکرێت لەوانەیە ئاشا نەکرێت نازانم بزەبت بەڕاستی پێم وایە بوو ئەگەر لە 19 کۆنفرانسی ستیت ئۆف پلەی ئەنجام درابە تاوەکو ئێستا دەمانزانین چکە ڕۆ سێشەممەیەکەوە بەرنامەیە ڕیکۆرد دەکەم بزەبە ساعت 8 ڕێکە کە ڕیکۆردی و بەرنامەیە دەکەم 8 شەو تاوەکو ئێستا هیچ دەنگ و باسێکی بە فەرمیمانیە تەنیا دەنگۆی دەڵێن 19 ستیت ئۆف پلەی ئەنجام دەدرێت تەنیا دەنگۆی لەوانەیە ڕاست بی لەوانەیە ڕاست نەبێت بە باسی ترێلەر نوێیەکەی یاری کال ئۆف دیوتی ڤانگارد بکەین کە لە 19 بە فەرمی لەناو یاری وارزۆنی بە فەرمی ترێلەرێکی نوێ دەبین وەرە گەیم پلەی دەبین و زانیاری نوێ لەسەر زانین تاکو ئێستا چ دەزانین لەسەر یاری با پێتان بڵێن کال ئۆف دیوتی ڤانگارد هەفتەی ڕابردووش باسم کردکەوە چەندین هەفتەی پێشوش باسم کرد کەوتم دەنگۆ هەیە و دەنگۆیەکانیش بۆ ڕاستی واتە قسەکەمان بۆ ڕاستی هاوڕێیان زۆربەتان باوەڕتان نەدەکرد بەڵام بۆ ڕاستی کال ئۆف دیوتی ڤانگارد بێگومان لەسەر جەنگی جیهانیە و زۆر پێشبینیەکانیش پێم وابوو کە باسی جەنگی جیهانی دوم دەکات بەڵام ئەو جارە فۆکسەکە لەسەر ئەمریکای نییە باسی زۆر وڵاتی دیکە دەکات بۆ نمونە پێم وایە باسی بریتانیا دەکات چکێک لەو کەسانێکی قسە دەکەن ناو ترێلەکەی بە زمانی یاخود بە لەهجەی بریتانی قسەی دەکات دەبینین لە یەک لە پۆستەرەکانی یاریەکەش زۆر کارکتەری دیکەی تێدا کەش و هەوایەکە فەرقیە لەگەڵ ئەو کەش و هەوایانەی کە تاوەکو ئێستا لەسەر یاری کال ئۆف دیوتی وۆرڵد وۆر 2 بینیمانە دەنگۆ هەبوو کەەوە باسی ئەڵترنەت هیستری دەکات باسی مێژوەکی دروستکراو دەکەوەتە مێژوە ڕاستەقینە نییە بەڵکو بە شێوازێکەکە دەجێتەوە هەیە دەڵێ نەخێر ئەو یاریە لەوانەیە باسی بردنەوەی هیتلەری بکە لە جەنگی جیهانی دوم یاخۆ لە ڕوانگەی نازیەکانەوە تەماشاشتەکان بکە بەڵام من پێم وانێ بۆ شێوازەش بی من وەک خۆم پێم وایە یاریێکی تەبیعی جەنگی جیهانی دووەم دەبیتن زۆر خەڵک لێ ناڕازینە ژمارەی دیسلایک کۆشتانە گەلە زۆر بەتایبەتی لە ترێلەرێکی کە لە IGN بڵاوکرایەوە هی ترێلەر و یاری دیسلایکی زیاتر بوو لە لایک خەڵک بێزار بۆ لەو جۆرە یاریانی کال ئۆف دیوتی هەرچەندە نازم خەڵک داوای دەکە بزەبت بەڵام خەڵک لەبەرەوەی ئەو ساڵ زۆر لەگە باتڵفیلدی زۆر گەرم بووینە باتڵفیلدی نوێ 2022 دایانەوەی کال ئۆف دیوتی ئەو ساڵ نەبی دایانەوێت برێکەچی بدەنە کال ئۆف دیوتی بێنەسە باتڵفیلدی ئەو ساڵ ساڵێک کال ئۆف دیوتی نوێ بچکە باتڵفیلد 2 ساڵ جارێک بڵاو دەکرێتەوە بەڵام کال ئۆف دیوتی هەموو ساڵی هەیە مەسەلەن بۆ کال ئۆف دیوتی پارساڵ زۆر باش نەبوو خەڵکەش زۆر گلەیلی هەبوو بەڵام ئەو ساڵ لەوانەیە باشتر بی بە بڕای من یاریش تەبیعی دەبی لەوانەیە ئۆکەی یعنی نمرەی 7 و 6 و ئەوانە بی لەسەر دەینەک تەواو بیت لەوانەیە چیرۆکی هەبی بێگومان چکە ڤانگارد ئەکیدم لەوەی چیرۆکی
بەڵێوچانەی وشەی ڤانگارد بە بێتام بڵێم مانای چیە ڤانگارد ئەو وشەیەکی لاتینیە بەمانای ئەوەی دێت چەند کەسێک لەسەر یەک بیرۆکە ئامادە بن خۆیان بخەنە ناو ئاگر لە بۆ پاراستنی بیرۆکەکەی خۆیان ئەوە مانای وشەی ڤانگارد دەدا ناو یاریەکەش وەرڵد تۆشتانە پێوەنی تەنیا Call of Duty Vanguard کە پێم سەیرە و ناوەشان هەڵبژاردە لە 19/8 کاتژمێر 10:30 بەیانی بە کاتی ئەمریکا بە کاتی خۆمان دەکاتە 8:30 شەوی پێنجشەممە یاریەکە بە فەرمی لە ناو یاری وۆرزۆن گەیمپڵی ئۆشتانی لێ دەبین و زیاتر زیاترتان بۆ باز دەکەم لە هەفتەی داهاتوو لە بەرنامە سفرەگژیری ئینشاءالله بابێ بەسەر GTA Remastered Trilogy هاوڕێیان نزیکەی 1 ساڵە من ئەو دەنگۆیانە بڵاو دەکەمەوە زۆر خەڵک باوەڕی دەکرد زۆر خەڵک باوەڕی نەدەکرد بەڵام بۆ کەسانی کە باوەڕیان دەکرد دەتوانم پێتان بڵێم پیرۆزە هیوایەکانمان بۆ ڕاستی زۆری نەمان داوامان دەکردکەوە ڕۆکستار یاریەی GTA San Andreas GTA Vice City و GTA 3 ریماستەر بکاتەوە لەسەر کۆنسۆڵی نوێ و کۆنسۆڵەکانی PlayStation 4 و Xbox One و ئەوانە بەردەست بیکەن دەسەر Nintendo Switch بەردەست دەبێت با پێتان بڵێم بەپێی ئەو راپۆرتە نوێیانە بیتن واتە دەنگۆنی ئەوە راپۆرت باشتر لە دەنگۆی دەنگۆتەنیان چەند کەس قسە دەکە بەڵام راپۆرت ماڵپەڕەکان بە فەرمی باسی دەکەن هەرچەندە هێشتا فەرمینە بەڵام ئەکیدم ئەو زانیاریان ڕۆکستار بە شێوەیەکی نافەرمی بڵاوی کردیتەوە تاوەکو خەڵکی قسە لەسەر یاریە بکەم زانین پێشوازیەکان چۆن دەبین بەپێی راپۆرتە نوێیەکان GTA Remastered Trilogy واتە هەر سێ یاری بێ کۆلێکشن بڵاو دەکرێنەوە نرخیان $60 دەبیتن لەسەر PlayStation 4 PlayStation 5 Xbox One Xbox Series Google Stadia Nintendo Switch و PC بڵاو دەکرێتەوە تەنانەت دەنگۆ هێڵەوە لەسەر مۆبایلش بەردەستی بەڵام پێم وانە لەسەر مۆبایل بەردەست چونکە هەر سێ یاری لەسەر مۆبایل تقریبا هە بەردەستە من هەمە هەر سێکم هەیە تەنانەت شوێنی کاریش خۆم ئەنجامیان دەدەم دەڵێ تێکەڵەیەکی گرافیکی نوێ و گرافیکی کۆن دەبیتن هەرچەندە دەڵێ ستایل یاریەکە گەیمپڵەیەکەی تقریبا وەکو یاری ڕەسەنەکە دەبی بەڵام ڤیژوەڵ ئیفێکتی باشتر دەبی میوزیک باشتر دەبی تەنانەت دەنگۆ هەیە کە دەڵێن هەندێک میوزیکی نوێژ لەوانێ بخەنە ناوی چیرۆکە کاتێکم بێگومان هەروەک خۆی دەبینێتەوە هیچ بابەتێکی زیاتردا نەبی تەنیا تێکەڵەیەکی گرافیکی نوێ لەگەڵ گرافیکی کۆن وەک یاریەکە کلین دەکرێتەوە دەکرێتە 4K بۆ یەکەم جار یاری GTA San Andreas بە 4K تاقی دەکرێتەوە کەشتێکی یەکجار سەرنجڕاکێش دەبیتن بەپێی راپۆرتەکانی دەڵێن ئەو سا بڵاو دەکرێتەوە و زنجیرە یاریە بە شێوەی یەک کۆلێکشن هەندێک ماڵپەڕ دەڵێن مانجی دێ هەندێک دەڵێن مانجی 11 هەندێک دەڵێن 12 من پێم وایە لە نزیک مانجی 11 و 12 دەبیتن سەری ساڵە خەڵک سەر ساڵان لە هەموو جیهان پارەیەکی زۆر لە کریسمس وەشتانە سەرف دەکەن پێم وابی ئەو کاتی بڵاو دەکرێتەوە ئەو دووبارە بێگومان GTA زۆرترین فرۆشی دەبێت هاوڕێیان باسی یاری Alan Wake بکەین ستودیۆی Remedy بە شێوەیەکی نافەرمی تقریبان ڕایگەیاندکەوە خەریکی بەشی دووەمی یاری Alan Wake یاخۆ سیکۆڵک واتە بەشێکی دیکەی ئەو یاریە درێژە پێدەری بەشی یەکەم دەبیتن نازانین هێشتا بزەبت کارکتەر ڕستەریشەکە Alan Wake لەو یاریەش هەر بەشدارە یاخودە بەڵام پێم وایە بەشدار دەبی لەبەرەوەی یاریەکە گە ناوی Alan Wake بی بێگومان دەبی Alan Wake بخۆشی پاڵەوان بیتن چیرۆکی یاریەکە بە شێوازە کۆتایی پێهات کە مەجارێکی یەکجار زۆری تێدا چیرۆکەی دەوڵەمەندتر بکرێن بێگومان بۆ کەسانی کە نازانن Alan Wake چییە Alan Wake کە یاریەکی زۆر بەناوبانگی ستودیۆ ڕێمەدیە ئەو ستودیۆ یاریەکی وەکو کنترۆل دروست کردیە یاریەکە تەنیا سینگل پلەیەرە چیرۆکە باسی نووسەرەکی دەکەن نووسری ڕۆمانەکی دەکە کە بابەتی ترسناک و غامز و توند وەشتان دەنووسیتن دەکەوتە ناو شارۆچکەک لەوێ خۆشەویستەکەی یاخود هاوژینەکەی خۆی لەدەست دەدا لی بزر دەبی بیدۆستەوە دۆزینەوەکەشی دەیباتە ناو دارستان و چەند شوێنێکەوە شتی سەری و سەمەرەکیدا ڕوودەدا یاریەکەم تەواو کردی کاتی خۆی ئێستا تقریباً لە پیسی نیوەم کردیتەوە بەڵام تەواو نەکردیم زۆر سەرنجشە و ڕەکەمەندی دەکەم بۆ هەر کەسێک یاریەکەی نەکردی ئێستا لەسەر Xbox و PC بەردەستان بەتابەت لە گەیم پاس بەردەستەوان ئەنجامدا هەر قسەکرد لەسەر Remedy ستودیۆ Remedy بە فەرمی ڕایگەیاندێکەوە بەشی دووەم یاری کنترۆل لە بەرەمێنانە تەنانەت دەڵێن ئێستا بە فەرمی دەستیان پێکردیە و لە کاتی دروستکردنی کۆنسپتینە واتە هێشتا بە فەرمی دەستیان بە دروستکردنی گەیم پڵی و کارکتەری نوێ و ئەو شتانە نەکردیان ڕێکۆردی دەنگۆشتان نەکرد تەنیا خەریکی دروستکردنی کۆنسپتن کۆنسپت چییە کۆنسپشن یاخود کۆنسپشن فەیس یان کۆنسپت ئیشی ئەوەی کاتەکە لەسەر وەرەقە و قەلەم یاخود بە بەرنامەی کۆمپیوتەری دیزایانی لێڤڵەکان دەکەن دیزایانی جیهانی یاریەکە دەکەن دیزایانی کارکتەرەکان دەکەن واتە هێشتا لە سەرەتایە من پێم وایە وەکو خۆم یاری Alan Wake سەرەتا بڵاو دەکرێتەوە اینجا کنترۆل 2 هەرچەندە کنترۆل زۆر سەرکەوتوو بوو پرۆژەی یەکجار باشی هەبوو بێگومان ڕێمەدی دەیەوێت ئەو سەرکەوتانە بەردەوام بی بەڵام من وەکو خۆم پێم وایە Alan Wake زیاتر لە بەرەمێنانە پێشترە اینجا کنترۆڵە چۆن کۆنترۆلیان تازە بڵاو کردەوە پێم وایە تۆزە زیدانەوێ یاریشی جیاواز بڵاوکەنەوە اینجا بێنەوە کنترۆل هاوڕێنی خۆشەویستم بەشی دووەمی یاری Frostpunk ئاشکراکرا ئەو یاریەی کەوا زۆر جار هەوڵمدایە بیکەم بەڵام بزەبت زۆر لە یاری استراتیژی لەو شێوازە زۆر شارەزانیمە بەڵام من حەز دەکەم بیکەم لەبەرەوەی چیرۆکەکەی و کۆنسپتەکان لەلام زۆر گرینگە زۆر جوانە خاستان خاوەنی یەکێ لە جوانترین ساوند تراکەکان لە مێژوودا کە جێم لەڕاگرت ئەمڕۆ ژیر ڕدەگرم Frostpunk بەش یەکەم زۆر سەرکەوتوو بوو کە یاریەکی استراتیژی چیرۆکە یعنی کۆمەڵگایەک هەیە دەی بەخێوی بکەی
گرمیان لە بۆ داوینکەی خواردنیان لە بۆ داینکەی لە هەمان کاتیشدا لێ نەگەڕێن کە ئەو کۆمەڵگەیە بکەونە شەڕ و خیانەتکردن لە ناو یەکتری چڕۆکەی زۆر سەرنجا کێشە بەڕاستی بەشی دووەمی لە ڕێگەی ترێدرێک ئاشکراکرا هێشتا بزڵت نازانی چڕۆکەی بەرەو کوێ ڕەبەڕۆچێنەوە بەڵام پێم وابی من بەشی یەکەم چکە نەمکردی لێ نازانم بزڵ بەرەو کوێنەوە بەڵام دەزانم لە کۆتاییەکانی بەشی یەکەمە پێی ئەو شتانە بی کە لە یوتیوب بینیمە خیانەتکردنێکی گەورە ڕوودەدا ئەو جارە سیاست و ئەوشتانە زیاتر دەبی لە یاریەکە بەشی دووەمی ترێدەکە ئێستا بڵاوکرێتەوە ئەوە دیمەنەکانی تیم هیوادارم ئەگەر فرۆسپانکتان نەکردێت لە گەیم پاس بەردەستە لە پیسی بەردەستە دەتوان ئەنجامی بدەن کۆمپانیا سۆنی کۆمپانیاچ کردیەوە بە ناوی کرانچڕۆڵ کاریان دروستکردن و بڵاوکردنەوەی ئانەمەیە بە شێوە وەکو نێتفلیکسێ تەقریبا بەڵام تەنیا بڵێ بۆ ئانەمەیە و ئانەمەی زۆری تێدایە هەموو ئانەمەکانی تێدایە بەڵام زۆربەی زۆری تێدایە بەپێی چەند راپۆرتێک بی کە خوێندمە لەو هەفتەیە واروە دەنگۆش هەیە دەڵێن پلیستیشن هاوشێوەی گەیم پاسی ئەو کرنچڕۆڵە هەموو کۆنتێنتەکانی مەسەرەن زنجیرە ئەنەمەی و ئەنیمیشن و فیلم و مسلسلەکانی ئەو کۆمپانیایی دەخاتە ناو پلیستیشن پلاس بەڵام بە پارەیەکی زیاتر بۆ نمونە چۆن گەیم پاسمان هەیە تەبیعی بەڵام گەیم پاس ئۆڵتیمیتمان هەیە شتی زیاتری لەگەڵە بۆ نمونە یاریەکانی EA لەگەڵە وەروە دەتوانێت سەر پیسیش بیکەی ئەو شتانە ئاین بابەتی زیاتری دەچکۆ پارەی زیاتر دەی $15 دەدەێت بەپێی ئەو دەنگۆی نوێیانە بی پلیستیشن بەنیازە بە $15 مانگانە PlayStation Plus PlayStation Now وەروە Crunchyroll هەمووی بێکەوە بێک کۆلێکشن بداتە گیمەران کە پێم وایە شتێکی خراپ نییە لەبۆ من زۆر باشە بەدەین PlayStation نایش بەکاردێنم PlayStation Plus بەکاردێنم هەردووچیان بێکەوە شتێکی باش دەبێتن خۆشەویستان بە باسی یاری FIFA 22 بکەین تایبەتمەندێکی نوێ لە بۆ یاری FIFA 22 زیاد دەکرێت ئەویش ئەوەیە کاتێکە گۆڵی لە برادرێکی خۆت دەکەین بە شێوی ئۆنلاین باز دەکەم نەکتەنیان دوو کەسی کاتان بە ئۆنلاین یاری دەکەی گۆڵ لە برادرێکی خۆت دەکەین تۆ حەفلەی دەکەیت تێم لایبەکان دەدەن ئەو عافیە گۆڵمان کردو شتانە برادرەکەت لی بێزارە دەڵێ سکیپ کە سکیپ ناکەی دەتوێت هەموو شتەکان بینی بەڵام برادرەکەت حەزی لێ سکیپ بیتن چونکە ناوێت ئەو شتانە بینی کە گۆڵی خواردێم EA دەڵێ ئۆکەی کەزانتان سکیپکە بەڵام لە زیاد سکیپکردن شتەشکە دەداتێت دوگمەیەکێ لە سێتینگ زیادی کردیان دادەگری حەفلەی برادرەکەی خۆت نابینی کە گۆڵ لێ کردی بەڵکو تەنیا کاردانەوەی یاریزانەکانی خۆت دەبینی کە گۆڵیان خواردەوە ئەتە سەیر ناکەی کە جارش گۆڵ لێ بکرێتەوە مثلا سەیر ناکەی گۆڵ خوارد تەنیا کاردانەوەی یاریزانەکانی خۆت دەبینی سەریان دەین نەخوارێ یا خۆ لە دەمچای خۆیان دەن کە گۆڵیان خواردێت پێم وایە شتێکی سەرنجا کێشە هەرچەندە ئەو زیادکردنی و تایبەتمەندیە مانای ئەوەی نییە کە FIFA 22 یاریی باش دەبی لەبەرەوەی هەموو ساڵی FIFA یاریەکانی FIFA تقریبا وەکو یەکە پێم وایە ساڵی هەروەیە بەڵام هەر باشە شتێکی نوێیان زیاد کردێن خۆشەویستانم بە باسی یاری Forza Horizon 5 بکەین تەواوی ماپەکەیان بڵاو کردەوە لە من لە تویتەر بینیم کە چەندی شتی جیاواز تریا من پێم وابوو ئەو ماپە زۆربەی زۆری سەحرا دەبی بەڵام زۆربەی زۆری سەحرا نییە چکە گوتم لە مەکسیکۆیە کەواتە لەگەڵ شتێک لە مەکسیکۆی دەبی سەحرای زۆربی سەیرە کە سەحرای کەمترە هەرچەندە ماپەکە زۆر زەبەلەها بە قسەی Xbox بیتن گەورەترین ماپی فۆرزایە لە مێژوو دەبێتە لە فۆرزا 4 گەورەترە پڕە لە چیا پڕە لە بەنداو پڕە لە دارستان لە ڕووبار و شەقامی جۆرا و زۆر شەقامی دووسایید یەکسایید شتی زۆر جیاوازی دەیە تەنانەت دەڵێن ئاکتیڤیتی یەکجار گەورە دەبی و ماپە لایەکی ماپەکەی بێگومان سەحرایە بەڵام زۆربەی زۆری بە سەوزایی و بە دارستانی جیاواز داپۆشە بەپێ ئەو وێنەیەبی کە بڵاوکرێتەوە لە خوارە نووسراە سەمەر وێت سیزن واتە وەرزی هاوینە وەرزی تەڕبوونە یاخود وەرزی چۆن دەڵێ شێداریە واتە بگومان وەرزەکان دەگەڕێنەوە لە هەر وەرزە و لەوانێ ماپەکە شێوەی خۆی بگۆڕی جوانتریش بیتن Forza 5 زۆر سەرنجا کێش دەبیتن ئینشاءالله لەسەر Xbox و وەروە PC لە مەنجیتەیان شتی بابەتیانە بڵاو دەکرێتەوە با باسی یاری Rainbow Six Siege کە گەیمەرێکی زۆر بێزارن لە ڕێینبۆی دەڵشتی نوێمان دەوێت و Ubisoft گوتی ئۆکەی ئەوە شتی نوێ چییە لیۆن کەنەدی گاردێم کەنەدیان زیاد کردێت لە بۆ یاری ڕووی Rainbow Six Siege بۆ کوسکین زیادیان کردێ بێگومان بەڵام شێوەی هیچ بە لیۆنی ناچی یعنی گەیمەران زۆر تووڕەنە من لە کۆمنتەکان سەیرم کرد گەیمەرێکی زۆر تعلیقیان دایژدایان گو ئەو کابرای بە بابان بچی بە لیۆنی ناچیم واگە تەماشای ترێلەکەش بکەیت دەبینی کەوا شێوەی بە لیۆنی ناچیم Resident Evil ستافی Resident Evil لەگەڵ ستافی Rainbow بێکەوە کۆلێکشنێکیان کردی یاخود ڕێکەوتییان کردێت کە کۆلێکشنێک دروست بکەن لە بۆ یاری Rainbow Six Siege سکینی لیۆنی زیاد بکەن ئایا دەبینین یەک دوو جوڵیان هینەیە مەسەڵەن کاتێکە پێلاکەکەی دایە شاپەکەی دایە حرەکەی خۆی دەکات لە Resident Evil چاری زیادیان کردێت چاقەکەی دەستا جلوبەرکەی هەوە بەڵام دموچاوی نازم لە پێناچی یان قەز وایە کرد تێناگەم هاوڕێیان بە باسی یاری سایبەرپانکین بڕیارە لە چەند هەفتەی داهاتوو پاچی 1.3 یاخود ئەپدەیتی نوێی 1.3 بڵاو کردێت پاچ فەرقی لەگەڵ ئەپدەیتی هاوڕێیان پاچ واتە چاکردنەوە واتە ئەگەر فیک بەگەکە بی چای دەکاتەوە پاچی 1.3
چەند شتێک دەکاتن مەسەلەن دەستکاری گەیم پلەیش دەکات بۆ نمونە ئەگەر سیستەمی پەرکەکانی سایبەرپانک بینی یاخود ئەو تایبەتمەندیانی کاراکتەرەکە دەتوانی بە قۆتری بکەین حرەکەی زیادی لە بۆ بکەی شتانە ئەگەر بتوێ ریسێتی کەیەوە مەسەلەن سفری بکەیەوە زۆر بە ئاسانتر دەتوانی ئەو کارە بکەی واروها شەقامەکان هەندێک گلیچیان هەبوو چارەسەرکرایانە لەنا ئۆتۆمبیل هەندێک گلیچە بوو چارەسەرکرایە چاوەڕێمە ئەو یاریە لەسەر پلیستیشن 5 یاخود Xbox Series Quality بەرز بکرێتەوە ئینجا دووبارە ئەنجامی بدەن. خۆشەویستانە بە باسی یاری WW2K22 بکەین 2K2022 دەڵێن ئەو ساڵ یاریەکە زۆر باشتر دەبێت چاو یاریەکانی 2K پێشترێ WWE پێشترێ کە بەڕاستی 2021یان یاخود 2K21ەکان کارەسات بوو زۆرترین گلیچی هەبوو گلیچی و ئەتێدا بوو ینی مەحاڵ بوو لە یاریە شتانە بکرێ بەڵام کرێ ئەمن لە ڕاگەیاندن کاتە کار دەکەم یەکە ئیشش لە کۆڵ خۆی کاتە پێدەێن فڵچە لێدان فڵچەی لێدایە پێم وایە بێ ئەوە فڵچەی نەدە ئەوە ڕۆڵێک بۆ یاغینەیە ڕا بە دیواری داکە کارەمە جای نەمە فڵچەشدا بۆ یاقی کەسە بخۆی ئیشەکەی کردبوو 2021 هاپ بەڵام بەپێ ئەو راپۆرتە نوێیانە بیدەڵێن 2022 یاخود WW2K22 زۆر باشتر کرێت تەنانەت زۆر لە چوار یاری ڕابردووی خۆی باشترە بێگومان کاراکتەر و پاڵەوانی ئەو یاریە ڕیم ستودیۆ دەبیتن کە گەڕایتوە WWE لە ماوەی ڕابردوو من نەمێژە یاریەکانی WWE نەکردی بەڕاستی سەدەی پلەی زۆرم حەز دەبوو بەڵام لە پلیستیشن 4ەوە نەمکردی یاخود حەزم لێ نییە هاوڕێیان شتێکی سەرتان پێ پیشاندەم تەماشایەکی ئەو دیمەنێ کرد Red Dead Redemption 2 تایم لاپسە ئارثر لە کۆتایی ماپەکەی تاوکو کۆتایی ماپەکەی واتەن خاڵ بە پیادە دەڕوا و تقریبا شێوێک لە شێوەکان تەواوی ماپەکەمان پێنیشاندە لە کاتێکی کەم فەرموون بینەری بن. مین منیۆی یاری هیلو ئینفینیت بڵاو کرێەوە کاتەکە یاریەکە پێدەکەی ئەو منوی یاریەکەی دەبیتن دەبینین کەەوە کامپینمان هەیە مالتیپلەیرمان زۆشتی جیاوازمان هەیە و بەپی ئەو قسانە بی کە بڵاوکردن نازانم دەستکاری لەوانەیە بکرێ نەکرێ دەڵێن هەرچەک وەستی حەچی یاری هیلۆی دەستکاری بکەی یاخود چۆن کەستمایزی بکەی لە منوەکەی لە لای ماسەچیفی بە دیار دەکەویتن لە سەرتا یاریەکەی پێم وایە شتێکی ئۆکەیە جوانە با هەبی خراپ نییە هاوڕێنی خۆشەویستم فیل سپێنسەر ئەو هەفتێ زۆر قسەی کرد باسی ئەوەی کردکەوە دایانەوێت گەیم پاسی بخەنە سەر پلەیستیشنی بەڵام سۆنی لێ ناگەڕێنەوە حەز ناکە یاخود دایانەوێت بخەنە سەر نیتندۆی بەڵام نیتندۆ حەز ناکە بێگومان سۆنی و نیتندۆ حەز ناکەن لەبەرەوەی گەیم پاس گەیمەر گەیم پاسی خۆن خۆش بێ بێگومان دەچن کۆنسۆڵی Xbox لەوانەیە بکڕن ئەوە خۆشیان ستری ئەویان هەیە سرویسیان هەیە پلیستیشن پلاس و پلیستیشن ناوی هەیە ئەویش نیتندۆ ئۆنلاینە نام شەشی لە بابەتی هەیە بەڵام فیل سپێنسەر هەفتەی ڕاگەیان کەوام X Cloud جگە لە گەیم پاسی گەیم پاسیش هەیە بەڵام X Cloud لەسەر Steam Deck بەردەست دەبیواتەوە ئامێریکا باسم کرد لە چەند هەفتەکانی ڕابردووکەوە پیسیەکی کۆنترۆلەرە پیسێکی هاندهێڵدا دەڵێ X Cloud لەسەر ئەنجام دەدرێت دەتوانانی یاریەکان هەر داوڵۆد نەکەی تەنیا لە ڕێگەی ئینتەرنێت و ئەنجامی دەوڵام پێویستێ بە ئینتەرنێتێکی زۆر باشەیە خۆشەویستانم فیل سپێنسەر دەڵێ گەیم پاسیشی لەسەر بەردەست دەبی و X Cloud شتێک کاوشتا من بگومان ئەو جیهازم دەوێت ئێستا حالیان دەمەوێت ڕۆژان لەگەڵ خۆم بمە کار کاتی کار ڕۆژان 2 ساعت دخۆم یاری پێ بکەم خۆشەویستانم یاری Marvel's Avengers وەکاندای لە بۆ زیاتر کارکتەری بلاک پانتەری لە بۆ زیاد کرا گەیم پلەیەکەی بۆ کاندای پێم وایە سەرنجا کێشە هەرچەندە یاری ئەڤنجەرزمە تاو کوێستان نەکردیا و باوەڕژ ناکەم جارێک بیکەم چەند ئەپدێتی کرا لە پرۆژفا بەڵام نرخێکی گرانە من حەز ناکەم پارە بۆ شتام دەم هەندێک کاتم زۆر عیناد و ڕەزیلم لە بۆ یاری کڕین حەز دەکەم یا هەندێک یاری هەیە بە $5 $10 بیکڕم وەنە فیفا هەموو ساڵی فیفا بە $2 ئەڵتیمەتەکەی دەکڕم کاتەکە داشکانی تای لە بۆ دەکرێت کابراایەکەم حەز ناکەم پارێ زۆر سەرکەم لەو یاریانە بەڵام یاریشی نوێ بێ گۆڵ مایەکەی دووبارە $6 بێنمەوە لا ماساییە گاد ئۆف وار $100 پێ دەم نۆ پرابلم بەڵام ئەو یاریانە شتی نوێشانە بۆ بێ حەز ناکەم پارێ پێ بدەم جارێ بەڵام لەوانەیە پارە بەو یاری بدەم لەبەر خاتری ئەوەی کەوە سپایدەرمان بە فەرمی هاوڕێیان خۆشەویستم لە 2021 لە بۆ ئەڤنجەرزی زیاد دەکرێت بێگومان پێشترش باسم کردێت کە سپایدەرمان مڵچی کۆمپانیای سۆنی و مارڤڵیە ئەڤنجەرزیش هەری مارڤڵیە بەڵامی سۆنی نیە سۆنی ڕێککەوتیە لەگەڵیان پێشتر قسەیمان کردێت کە ڕێککەتینە سپایدەرمانی بگوازنەوە لە بۆ ئەڤنجەرزی واتە مارڤڵز ئەڤنجەرزی وتیان دواخرێ لە بۆ 2022 بەڵام ستافی مارڤڵز ئەڤنجەرز دەڵێن نەخێ لە 2021 زیادی دەکەین چاوەڕامە خۆشەویستانم کاراکتەری ئیزیۆ یاخود جلوبەرجی
ڕۆبەکەی یەک نەک کارکتەرەکە جلوبەرگە ئایکۆنیە بەناو بانگەکەی یاخ پێ دەڵێن ڕۆب هیچ زیۆی ناو یاریەکانی ئەساسن کریدی لە بۆ ئەساس کری ڤالهاڵای ئێستا بەردەستە توانن تەماشای بکەن توانە خۆ تاقیکەنەوە توانە بۆ خۆتان ناوستۆری یاریەکەی بیکڕن. خۆشەویستانم کار دەکەم دوگمێن لایک و سابسکرایب لە بیر نەکەن زۆر هەواڵی سەرنجا چێشمان لە بۆ باسکردن چاتان ماز دەکەم هیوادارم سووتان لەو بەرنامەی وەگربی ئینشاڵڵا لەو هەفتەیەش دووبارە ڕۆشنبیر بنەوە بەناو دنیا ڤیدیۆ گەیم تا هەفتەی داهاتوو ڕۆسڵاو ڕێز خۆشەویست قوڵکەن خوداتان لەگەڵە.